رادیۆ دەنگی گەل دەنگی توی هاوڵاتیە. بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست سەرچاو خۆجەیەکان کەوتووە سوپای تورک شەوی 4 ئاب ئۆپەراسیۆنێکی داگیرکاری لە دەشت و بەرزایەکانی گوندی حەمەکەی ناوچەی ئەلکەی شەرناخ و ناوچەکانی مارینوس، فاراشین، مەیدان، بەلەکێ و قاشورای جوولەمێرگ دەست پێ کردووە. تا ئێستا لەسەر ئامانجی ئۆپەراسیۆنەکان هیچ زانیاریەکی زیاتر بەردەست نییە. ئەندامانی ئەنجومەنی بزوستنەوەی کۆمەڵگەی دیموکراتیک تەفدەم لە کانتۆنی فورات لە کۆبانی بە بەیاننامەیەک گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلانیان شەرمەزار کرد. بە ناوی جەماوەرەوە هاوسەرۆکی یەکێتی مامۆستایان نارین خەلیل موسلم بەیاننامەیەکی خوێندەوە و ڕایگەیان دەوڵەتی تورکیا بە سیاسەتی گۆشەگیری ڕەها لەسەر ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵی مادەی سێی پەیماننامەی مافی مرۆڤ و مافەکانی مرۆڤی ئەوروپا پێشل دەکات. نارین خەلیل موسلم سەرنجی بۆ بێدەنگی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و سیپیتی ڕاکێشاوتی ئەم بێدەنگیە پشتیوانی بۆ تورکیا و گۆشەگیریە و شەڵێکی پیسە. هەروەها موسلم ئیدانەی گۆشەگیری سیستماتیک و سزای دیسیپلینی کردو داوای لە ئازادی خوازانی جیهان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە مرۆڤی و یاسایەکان کرد فشار بخەنە سەر تورکیا بۆ ئەوەی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان هەڵبگیرێت. ڕێکخستنی پارتە هەرێمە دیموکراتیەکان دەبەپا لە دیلۆک بە دروشمی بەجڤاکی ڕێکخراو بەرەو ژیانی ئازاد حوتەمین کۆنگرەی خۆی بەست. هاوسەرۆکی گشتی دەبەپا چیدەم گڵیک چۆن ئۆجار تیشکی خستە سەر هێرشی دەوڵەتی تورک بە هاوکاری پەدەکە بۆ سەر باشووری کوردستان و هەروەها کۆمەڵکوژی شنگالی بەبیرهێنایەوە وتی کوردەکان جیهانیان لە بەربەریزمی داعش ڕزگار کرد. بەڵام ئاکەپا مەهەپە دەیانەوێت دیسان داعش زیندوو بکەنەوە لە هێرشەکانی سەرهەرێمی فیدراڵی کوردستان ئەم چەتانە بەکاردەهێنرێن. ئاکەپا مەهەپە هەوڵ دەدا بە دەستی داعش کوردستان بخاتە ژێر ڕکێفی خۆی. بەڵام هەرچی بکەن ئێمە دەستبەرداری بەهاکانمان نابین. هەروەها ئۆچار ئاماژەی بە گۆشەگیری ڕێبەری گەلی کورد کرد و وتی ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد بۆ چارەسەری دیموکراتیکی پرسی کورد زۆر گرنگە. دەسەڵات پێویستی بە بەڕێز ئۆجەلانە دەرگاکانی ئیمراڵی بکەنەوە. بەڕێز ئۆجەلان کاریگەری لە سەرگەلانی تورکیا هەیە. ئۆچار هەروەها ئاماژەی بەوە کرد بە هێرشەکان بۆ سەرچاند و زمانی کوردی وتی هەرچی بکەن دروشمی بژی سەرۆک ئاپۆ ڕاستیەکە، هەرچی بکەن دروشمی ئاشتی هەر بژی سەرۆک ئاپۆیە و ئێمەش هەردەم ئەو دروشمە بەرز دەکەینەوە. هەروەها لە کنگرەکەدا جانتان یاڤوز و محەممەد ئۆسکان وەک هاوسەرۆکانی دەبەپەی دیلۆک هەڵبژێردران. کۆنگرەکە بە هەڵپەڕکێ و گۆرانی کوردی کۆتایی هات. لا چالاکی دەنگت بخەپاڵ ئازادی لە بەردەم زیندانی باکرکۆ هاوسەرۆکانی گشتی دەم پارتی تۆڵای حاتم موغڵاری و تونجەر باقرخان داوای هەڵگرتنی گۆشەگیری ئیمراڵی و ئازادکردنی زیندانیانیان کرد کە سوکاری زیندانیان و کۆمەڵی پشتیوانی لە بنەماڵی زیندانیان و حکومدراوانی مەرمەرە لە چوارچێوەی کەمپینی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە بەردەم زیندانی ژنانی باقرخۆ چالاکی دەنگت بخەپاڵ ئازادیان ئەنجامدا. لە چالاکیەکەدا هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی حاتم موغڵار وتی بەردەوامبوونی گۆشەگیری ئیمراڵی ئاستەنگیەکی مەزنە لە بەردەم چارەسەری دیموکراتیک و ئاشتیانەی پرسی کووردا. هەروەها وتی پێویستە دەستبەجێ گۆشەگیری ئیمراڵی هەڵبگیرە. دەبێت مامەڵەی خراپ و نامرۆڤانە بەرامبەر زیندانیان و بە تایبەت زیندانیانی نەخۆش کۆتایی پێبێت. لای خۆیەوە هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان ڕایگەیان پرسی کورد سەرەکی ترین پرسی تورکیایە و ڕێبەری گەلی کورد ئەکتەرێکی سەرەکیە لەو چارەسەریە داوتی عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێت با بە گفتوگۆ و دانوستاندن پرسی کورد چارەسەر بکەین. لە کۆتاییدا باقرخان تشکی خستە سەر جەختی کردەوە گۆشەگیری هەڵبگرن و وەک ساڵی 2015 بۆ چارەسەری پرسی کورد لەسەر مێزی گفتوگۆ و دانوستاندن دابنیشن لەگەڵ مۆکیلەکان دابنیشن
لە ساڵی 2014 چەتەکانی داعش هێرشێکی بەرفراوانیان بۆ لە ناوبردن و کۆمەڵ کوشکردنی گەلی کورد و کوردستان ئەنجامدا، بەڵام هیچ هێزێک لە جیهاندا نەیتوانی لە دژی ئەو چەتانە بجەنگێت و جیهان لە مەترسی ئەو دڕندانە ڕزگار بکات. گەریلاکانی ئازادی بە پێشەنگایەتی ژنانی تێکۆشەر لە دژی چەتەکانی داعش شەڕیان کرد و مرۆڤایەتیان لە کۆمەڵکوژی ڕزگار کرد. بە بۆنەی دەیەمین ساڵیادی هێرشی چەتەکانی داعش بۆ سەر مەخمور ژنانی کەمپینی شەهید ڕۆستەم جوودی مەخمور لەبارەی ئەو ڕۆژانەوە بۆ میدیاکان دەدوێن. ژنانی کوردی ئەوان دەڵێن ژنانی کورد چەتەکانی داعشیان تێکشکان. مەدینە هلالی لە ژنانی مەخمور لەم پەیوەندیەدا دەڵێت لەگەڵ بڵاوبوونەوەی داعش لە جیهان تەنها پەکەکە ڕوبەڕویان بۆەوە، کچان و کوڕانمان بەرەنگاری داعش بوونەوە و تێکیان شکان. چەتەکانی داعش وتبوویان نابێت لەلایەن ژنانەوە بکوژرێن. ژنانی کوردیش لە دوای ئەم قسانە هێزی خۆیان بەرفراوانتر کرد و لە تێکۆشان و لە ناوبردننی داعشدا ژنانی کورد ڕۆڵێکی گەورەیان گێڕا. هەروەها عەزیزە تەیمور یەکێکی تر لە ژنانی مەخمور تیشکی خستە سەر تێکۆشانی ژنانی کورد وتی تڕندەی داعش بەرامبەر بە ژنانی شنگال توورەی و ڕقێکی گەورەی لە دڵی ژنانی کووردا دروست کرد، بۆیە هەرکەس نەیدەتوانی لە بەرامبەر چەتەکان بوەستێتەوە. بەڵام ژنانی شۆڕژگێڕی کوردی پەروەردەکراوی ڕێباز و فەلسەفەی ڕێبەرابۆ هەم لە مەخمور و شنگال هەم لە ڕۆژاوا و شوێنەکانی تریش بە توندی وڵامی چەتەکانیان دایەوە. هەروەها هێویدار خەلیل یەکێکی تر لە ژنانی مەخمور ئاماژەی بەوە کرد کە چەتەکانی داعش دەیانەویست لە ڕێگەی شەڕی دەرونیەوە کاریگەری لەسەر کۆمەلگا بکەن و وتی ژنانی شۆڕشگێڕی پەکەکە بە هەڵویستی مێژووی خۆیانەوە لا دژی چەتەکانی داعش هێزی ژنانی کوردیان نیشانی هەموو لایەکدا. لە شاری کۆبانێ بە دەست پێشخەری ناوەندی چاند و هونەری باقی خەدۆ و یەکێتی ڕۆشنبیرانی کانتۆنی فورات بە ئامادەبوونی دەیان شاعر و هونەرمەند شەوە شعرێکی بۆ ڕێبەری گەلی کورد بەڕێوە چوو. کۆڕەکە بە دروشمی بە چاند و هونەری نەتەوەی دیموکراتیک گۆشەگیری تێک دەشکێنین و ڕێبەر ئۆجالان بەجەستەی ئازاد دەکەین لە ناوەندی باقی خەدۆ ئەنجامدرا. کۆڕەکە سەرەتا بە خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەستی پێکرد، دواتر لەلایەن ئەندامی یەکێتی ڕۆشنبیرانی کانتۆنی فورات ئەحمەد دالی ورتارێک پێشکەش کرا و گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد شەرمەزار کرا و دەڵێت ئازادی ڕێبەر ئۆجالان کلیلی چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوینە. هەروەها لە درێژەی کۆڕەکەدا چەندین پارچەشیان لەلایەن شاعرانەوە پێشکەشی ڕێبەری گەلی کورد کرا. بە بۆنەی دەیەمین ساڵیادی جێنوسایدی سەری زەدیەکان لە شنگال لە 3 ئابی 2014 لە شاری دارمشتادی ئەڵمانیا چالاکی یادکردنەوە ئەنجامدرا. یادەکە بە پێشەنگایەتی مەجلیسی ژنانی دارمشتاد ئەنجامدرا. لە مەراسمەکەدا فیلمی نامەکانی شنگال نمایش کرا. هەروەها تیشکخرایە سەر خیانەتی پەدەکە لە یزەدیەکان و جەختکرایەوە ئەم خیانەتە با قڕکردنی 2014 سنووردار نەبووە و هێرشە داگیرکاریەکانی ئەمڕۆژ گرێدراوە بە هەوڵەکانی قڕکردنەوە. لەلایەکی ترەوە مەجلیسی گەلی کورد و دەستپێشخەری ژنان بە بۆنەی دەهەمین ساڵیادی قڕکردنی ئیزەدیەکان بەدەستی داعشەوە لە شاری لیمالوسی قوبرس ڕێپێوانێکیان ئەنجامدا. لە ڕێپێوانەکەدا دروشمەکان بەرزکرانەوە و بڵاوکراوەکان دەربارەی قڕکردنی ئیزەدیەکان لە نێو بەشداربووان دابەشکرا. ڕاگەیاندراوێکیش لەلایەن ئەندامانی مەجلیسی گەلی کوردی قبرس فاتمە دۆغان خوێنرایەوە. لە کۆتاییدا بەشداربووان لە ناوەندی چاندی کوردی ئامادەبوون و بینەری فیلمێک دەربارەی قڕکردنی ئیزەدیەکان بوون. چاودێڕێکی سیاسی دەڵێت ئەگەر پەکەکە نەبووە تورکیا لەوە زۆر مەترسیدارتری دەکرد. هەرچەندە دەوڵەتی داگیرکەری تورک دەیەوێت بە جۆرێک وێنای لەشکرکێشیەکانی بۆ سەرباشووری کوردستان بکات کە ئامانجی لە ناوبردننی پەکەکە و پاراستنی ئاسایشی وڵاتەکەیەتی، بەڵام ئامانجەکە لە ئەساسدا بۆ داگیرکردنی خاکی باشوور و لە ناوبردننی ئەزمموی هەرێمی کوردستانە و چاودێڕێکی سیاسیش لەم پەیوەندیەدا دەڵێ ئەو فراوان خوازیە لە مێشکی تورکەیە لەوە زیاترە بیرمان لێ کردووەتەوە. باش و 11 ساڵی خاکی هەرێمی کوردستان و بەزاندنی سیادەی عێراق بابەتێکی تازە نییە. بۆ تورکیا لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەنواع ئەشکال لە چەندین قۆناغا ئەم کارەی کردو، بەڵام ئەوەی کە لەم قۆناغنیا ئێمە توانین پێی بگەین یاخود لێی تێ بگەین ئەوەیە کە تورکیا لە ڕاستیا هەدەفی سەرەکی لەم مەسەلەیە سەپاندنی هەژمونی خۆیەتی بەسەر باشووری کوردستان. خوازەی لە مشکی تورکەکان هەیە زۆر لەوە زیاتر کە ئێمە بیرمان لێ کردوێتەوە. من پێما بێت پارتی کرێکارانی کوردستان هەر دامەزراندنەکەی بۆ دیفاع بۆ لە قەزەی کورد
و حزبێکی ڕزگاری خوازە حزبێکە خەباتەکە لە پێنا بەدەستێنانی مافەکانی کورد ئەوە تورکیا لە ڕاستیات دەرگای گفتوگۆی داخستووە دەرگای ئاشتی داخستووە نایەوێت دان بەبوونی کووردا بنێ نایەوێت دان بە شتێکا بنێ بە ناوی کوردەوە مەسەلەن ئەوە مۆزوعێکە و هیچ مناقەشاتێک هەڵناگرێت بە بڕای من و من پێم وایە ئەگەر پارتی کرێکارانی کوردستان نەبوایە لە تورکیا لە ڕاستیە ئەوەی کە تورکیا ئەیکرد زۆر لەوە خەتەرتر بوو کە ئێستا ئەیکرد لە ڕاستیە ڕەنگە پارتی کرێکارانی کوردستان وەکو شورایەک ناوانەی وەکو بربەستێک ناوانەی لە بەرامبەر ئامانجەکانی تورکیا وەستا بێت ڕێگر بووە لەوەی کە 30 ساڵی ڕێکە تورکیا ئەم جۆرە دەسوەردانە تاوەسەکردنێکە لە ڕاستیە. بەشێک لە ڕۆژنامەنووس و چالاکوانانی شاری سلێمانی ئاماژە بۆ دەکەن هیچ بیانوێک نییە بۆ هێرش و لەشکرکێشیەکانی خاکی کوردستان بەڵکو ئامانجی دەوڵەتی تورک داگیرکردنی خاکی کوردستانە و دەڵێن بێدەنگی و بێهەڵویستی حکوومەت و لایەنەکان و هاوڵاتیان هێرشە داگیرکاریەکانی تورکیا لە هەرێم زیاتر دەکات. هەر داگیرکاریەک پێشێلکردنیەک هەر هاتن و لەشکرکێشێک بۆ ناوخۆشی هەرێمی کوردستان چ لەلایەن هەر دەوڵەتێکەوە بێ پێشێلکردنی سەروەری خەڵکی کوردستانە بێگومان ئەمانە ئەگەر وەڵام نەدرێنەوە وەڵامی سیاسی بێ دیپلۆماسی بێ ئاکامی خراپ لە دوای خۆی بەجێڵێ بێگومان ئەم هەنگاوانە کە ئێستا ئەیبینین دەوڵەتی تووشی هاوێ شتێکی تازە نییە بەڵام پێشتریش خۆی تاقی کردوێتەوە هاتووە لەشکرکێشی کردووە بەڵام ئەم جاریان بە شێوازی کێ ینی بە قوڵایی 40 کیلومتر باسەکەن لە ڕاگەیاندەکان هاتووت ناو هەرێمی کوردستان ئەمە بێگومان مەترسێکی گەورەیەوە پێویستە لایەنە سیاسیەکان و حکوومەتی عێراقیش حکوومەتی فیدراڵی عێراقیش لەسەرمە بێنە جواب و بێنە سەر خەت بەس بەداخەوە بێدەنگی و بێهەڵوێستی حکوومەتی عێراق دەلالەتێکی مەترسیدارە بۆ ئەو مەترسیانی کە لە ئێستادا هەیە زیاتر بۆ سەر خەڵکی سیڤیل هەیە بۆ سەر کۆمەلگەی باشووری کوردستان هەیە بۆ سەر بەشێک لە خەڵکی عێراق هەیە لە داهاتوودا ئەم مەترسیانە گەورەترە یعنی لەگەڵەوەی کە دەوڵەتی تورکیا بۆ خۆی ئێستا لەناو قەیرانێکی قوڵی سیاسی ئابووری کۆمەڵایەتیایە لە ناوخودی تورکیایە بەڵام لەسەر ئاسی جیهان و ناوچەکەش دەوڵەتێکە کە خاوەن هەژمونێکی هەیە ینی دەوڵەتانی ناوچەکە لە ڕووی سیاسی حسابی بووەکەن بەڵام بۆ گەلی کورد بەتایبەت لە باشووری کوردستان پێویستە کە خوێندنەوەی جیاوازتر هەبێ هەڵسەنگاندنی جیاواز بکرێت بۆ نێتەی کە تورکیا بەڕێوەیە باش چونکە هەتاوەکو ئێستا تورکیا بە فەرمی هەرێمی کوردستانی وەکو کیانێک یا وەکو هەرێمێک لە چوارچێوەی دەستوری فیدراڵی عێراقیە پەسەند نەکردووە نەیناسیوە. ڕۆشنبیران و هونەرمەندان و شاعران و خوێنەرانی شاعری گەوری کورد شێرکۆپێکەس لەسەر گوڵکۆکەی 11مین ساڵیادی ژیانناواییان بەرزڕاگرت. سەرەتای مەراسیمەکە بە پارچە موزیکێکی گروپی موزیکی لۆر دەستی پێکرد هاوکات تاجە گوڵینە لەسەر مەزارەکەی دانرا پەردە لەسەر نوێترین پەیکەرەی شاعری کۆچکرد و لادرا و چەندین وتار و پارچە میوزیک و شعر و چالاکی هونەری و ڕۆشنبیری جیاواز پێشکەش کرا هەروەها هۆنراوەکانی شێرکۆپێکەس لەلایەن هەڵۆ شێرکۆبێکەسی کوڕیەوە خوێندرایەوە ڕایگەیاند مانگی ئەیلول مۆزەخانەی شێرکۆبێکەس دەکرێتەوە لە شاری سلێمانی. وارەتان باش و 11مین ساڵیادی نەمری باوکم بەرز و شکۆدار ڕادەگرم هەموو جارێ لە خانەی حەسرەت لێنیشتووی ئەم کۆچەتە کەدا ئەنیشم و دەسەخەمەژێر چەنە یادگار کە دڵۆب غوربەت و بیرکردنی تۆی لێ ئەچێ و گیانم بەکا بە نواڵەی خۆشەویستی درەختەکانی پارکی ئازادی لەو دەمەدا کە گرێچۆرەی ئەم سووتانەی کۆچەت ئەدەمە دەست خۆشەویستی بیکاتەوە تاکو ئەو حەسرەتە لە ئەلبوو میوێنەکان تا شەوق باتەوە نێران نازانن من گۆمم نازانن هەر بەردێ تێمەگرن ئەوانیش لە بنما ئەبنەوە بە ژووری پڕگەرا بۆ شعرم ئەم قسەیەش تەنها وەرامێکە کە من بیدەمەوە و پێشکەشی ئەو بەردانەی بکەم. زۆر سپاس. فراکسیۆنی عەرەبی سونە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای کۆبوونەوەیەکیان لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەیاند.
ڕایانگەیان کە شایستەی وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووکن بۆ پێی لیستەکەیان زۆرترین ئەندامی هەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە 6 ئەندامەوە ئاماژیان بۆش کردووە. سوپاسی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دەکەن کە لە کۆبوونەوەکەدا دووپاتی کردوێتەوە بەبێ ڕێککەوتنی سەر جەمپێکهاتەکانی کەرکووک هیچ حکوومەتێکی خۆجێی لە شارەکەدا پێک ناهێنرێت. لە هەژدەی کانونی یەکەمی ساڵی 2023ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام درراوە، بەڵام بەهۆی خیانەتی پەدەکە و دروستکردنی دووبەرەکی ناوخۆ و ناکۆکی نێوان پێکاتەکان لەسەر پۆستەکان تا ئێستا حکوومەتی خۆجێی شارەکە پێک نەهێنراوە. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیان لەگەڵ کۆمپانیای BP بریتانی ڕێککەوتنێکیان واژۆ کردووە بە مەبەستی زیادکردنی بەرهەمهێنانی نەوت و غاز لە کەرکووک دەشڵێت. بە پێی ڕێککەوتنەکە هەڵکەندنی بیری نەوت قوڵتر دەکرێتەوە تا دەچێتە زۆر نزمەکان. حەیان عەبدولغەنی دەشڵێت زۆربەی ئەو گرێبەستانی پێشتر واژۆ کرابوون ئامانجیان زیادکردنی بەرهەمهێنانی نەوت بووە بەبێ ئەوەی وەبەرهێنان لە غازدا بکرێت. هەروەها لە یادداشتەکەدا کارەکانی بەرهەمهێنانی وزەی خۆر لە بەرچاو گیراوە. ڕۆژی پێنجشەمبەی ڕابردوو بە سەرپەرشتی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق مراسمی واژۆکردنی یادداشتنامەی لێک تێگەیشتنی نێوان عێراق لەگەڵ کۆمپانیای بریتانی بۆ پەرەپێدانی کێڵگە نەوتیەکانی کەرکووک بەڕێوەچوو. ئێران ڕایگەیان سەبارەت بە کوشتنی سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی حەماس لە دادگا دۆسیەی یاساییان کردووەتەوە و فەرمانی دەستگیرکردنی ئەو کەسانە دەرچووە کە تێوە گلاوەنیان تۆمەتبارن بەو هێرشەوە. ئێران جەختی لەوە کردەوە کە ئیسرائیل تاوانباری سەرەکیە لە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیەدا و هەروەها هەڕەشەی تۆڵەسەندنەوەی تون لە ئیسرائیل دەکەن. هەر لەم ئاراستەدا ئاژانسی هەواڵی ئیرنای ئێران لە زاری و ڕاوێژکاری فەرماندەی گشتی سوپای پاسدارانەوە بڵاوی کردووەتەوە ئۆپەراسیۆنی تۆڵەسەندنەوەی خوێنی ئیسماعیل هەنیە شک و چاوەڕان نەکراو دەبێت بۆ ئیسرائیل. ئاماژی بۆش کردووە بارودۆخی کۆمەڵایەتی ئیسرائیل پشێوە چونکە نازانن سناریۆی ئێران چییە و لە وڵاتە سەرمایەگوزاری ئابووری وەستاوە و بازرگانەکان وڵاتەکە بەجێ دەیاڵن. ڕاوێژکاری سوپای پاسداران ڕوونی کردوێتەوە نێتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەیەوێت شکستی خۆی لە دژی حەماس بگۆڕێت بۆ جەنگێکی هەرێمی و ئەمریکاش بخاتە ناو جەنگەکەەوە. جەختیشی لەوە کردوێتەوە سەردەمی هێژمۆنی ئەمریکا تێپەڕیوە و سیاسەتەکانیان کاریگەری نەماوە. جێ ئاماژەیە لە مانگی تەمموزی ساڵی ڕابردوو ڕۆژنامەی مەعارفی ئیسرائیلی ئاشکرای کرد لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی غەزەوە 46,000 کۆمپانیای ئیسرائیلی مایە پوچ بوون. پێشبینیش دەکرێت تاوەکو کۆتایی ئەم ساڵ ژمارەکە بۆ 6,000 کۆمپانیا بەرز بێتەوە. تاها ڕەسوڵیان هونەرمەندی خەڵکی پیرانشار پاش ئامادەبوونی لە لقی جێبەجێکردنی حکومەکانی دادگای پیرانشار دەست بەسەر کراو بۆ جێبەجێکردنی حکمی زیندان بۆ زیندانی ناوەندی نەغەدا گوازرایەوە. ناوبراو لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی مەهاباد بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان و هەڵویست دژی ئاسایشینەتەوەی بە گشتی بە 7 ساڵ و دەمانگ زیندانی مەحکوم کرابوو کە بە سەرنجدان لە یاسای کۆکردنەوەی حکومەکان تەنیا سزای توندی 3 ساڵ و 7 مانگ بۆ ناوبراو جێبەجێکرا. هەروەها بە پێی زانیاریەکان پەژار مەلەکی یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ژیانی ئیلام کە مانگێک بەر لە ئێستا لە هەولێری هەرێمی کوردستان دەست بەسەر کرابوو بۆ شوێنێکی نوێ گوازرایەوە. لەم پەیوەندیەدا سەرچاوەیەکی شارەزا دەڵێ ئەم شوێنە نوێیە کەمپێکە کە ئەو گەری لایەنەی پەکەکە لە ئەگەری گەڕانەوەیان بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو شوێنە ڕادەگوێزرن. چەند مانگێک دواتر چارەنووسیان دیاری دەکرێت. جێ ئاماژەیە مانگی ڕابردوو پەژار مەلەکی لە ماڵەکەی لە هەولێر لە هەرێمی کوردستان دەست بەسەر کرابوو. لە دوایکردنەوەی بازاڕەکانی ئاسیا بەرەبەیانی ئەمڕۆ نرخی 1 ئۆنسە زێر بۆ 2455 دلار بەرز بۆ. شرۆڤەکارێکی ئابووری دەڵێت ئەگەری کەمکردنەوەی سوودی بانکی لەلایەن بانکی ناوەندی ئەمریکاوە لە مانگی ئەیلولی ئەمساڵ هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی زێرە. هەروەها پێیان وایە دابەزینی بەهای بورسەکانی ئەمریکا بۆتە هۆکار بۆ ئەوەی وەبەرهێنان و بازرگانان ڕوو لە کڕینی زێر وەکو پەناگەیەکی ئارامی وەبەرهێنان بکەن. بەپێی ئەو داتایان ڕۆژی هەینی ڕابردوو بڵاو بووەتەوە ڕێژەی بێکاری لە ئەمریکا بۆ 4.3% بەرز بووەتەوە. ئەوەش ڕێگا لە بەردەم بانکی ناوەندی ئەمریکا خۆش دەکات دەست لە کەمکردنەوەی سوودی بانکی بکات. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد